لەبێت و ڕۆژتان باش بێت ڕۆژ باش ئەمڕۆی کوردستان 24 بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست پڕا لە کۆمەڵێ هەواڵ و هەروەها زانیاری پڕبایەخ و جگەولەوە چەند بابەتێک کە باسی لێواکەین هیوادارم لە هەر شوێنەکەن لە شتان ساق و دڵتان شاد بێت ئەو بابەتانی کە باسی لێوەکەین یەکێکی لەو بابەتانە کە بابەتێکی پڕبایەخە جێی سەرنجە ئەویش ئەوەیە کە کوردستان بە شێوەیەکی بازنەیی بە بەردەوام تێیدا گەشتیاری ئەنجام ئەدرێت و ناوچەیەک نییە یاخود هەرێمێک نییە کە بڵێ تەنها لە یەک وەرزە گەشتیاران ڕووی تێدەکەن و گرنگی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە هەر چوار وەرزەکەی ساڵ بە شێوازێک سەرنجڕاکێشە کە گەشتیاران بۆ لای خۆی ڕادەکێشێت. باسکردن لەم تەوەرە و زیاتر ڕۆچوون بەناو ئەم تەوەرە کە بزانین ئەم هەرێمەی ئێمە لە زستاندا گەشتیارەکەی بە چ شێوەیەکە میوانداری کەسێکی پسپۆرمان لەو بابەتە کردووە و دیسانەوە دەچینەوە ناو ئەو هەواڵ و ئەو بڕگە و زانیاریانی کە هەمانە من و هاژەی هاوکارە. سڵاوتان لە بەبینەران و بیسەرانی کوردستان گەشتوارە من هاژە غەفور لەگەڵتانە بم ئەمڕۆ وەک سۆڤان ئاماژەی پێکرد کۆمەڵە بڕگە و بابەتی زۆر تایبەت و سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون لەگەڵ ئەوەشدا باستی سروشتە جوانەکەی کوردستانتان بۆ بکەین کە هەر چوار وەرزەکە دەتوانرێت گەشتیار سوودی لێ ببینێ و کەشێکی خۆش و جێگەیەکی ئارامی هەیە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە میوانمانە بێ و لەگەڵتان بەردەوام ببین. بەڵێ هاژە کەش و هەواکە ڕۆژ بە ڕۆژ هەستەکەم کە دێن ڕۆژانی تر کە ئاهاتین زۆر سارد بوو هەتا ئەگەشتێن ناو ستۆدیۆ سەرمایەکی زۆر بەڵام وا چەند ڕۆژێکە هەر کە ئەوانی کە بەیانیان زۆر زوو هەڵەستن لە خەو هەست بەوە ئەکەن هەر لە سەرەتای بەیانیەوە کەش و هەوا گۆڕانکاری بەسەر هاتووە و چاوەڕوانی ئەوە شەکەی پلەکانی گەرما بەرز دێتە لەم ودا چاوەڕوانی بەرزبوونی پلەکانی گەرما دەکەین. فەرموو سۆڤان کورتێک لە هەواڵەکە. لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەست بەکار بوو. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی بەشداریکردنی لە ژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەاند. بە فەرمانی ڕاستەوخۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی باڵا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەست بەکار بوو. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایشیگەاند حکوومەت هەموو ڕێکارێک بۆ ڕێ لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەگرێتە بەر و تا ئێستاش هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا تۆمار نەکراوە. مالکی داوا لە محەممەد عەلاوی دەکات هەموو پێکاتەکان لە پێکێنانی کابینەی حکوومەتدا بەشدار بن. نوری مالکی ئەمینداری حزبی داوا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە. پێویستە محەممەد عەلاوی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ ئەوەی هەموو پێکاتەکان لە متمانەدان با کابینەدا بەشدار بن. مالکی ڕاشیگەاندووە پێویستە لایەنەکان بربەست بۆ محەممەد عەلاوی و لە پێکێنانی حکوومەتەکەی دروست نەکەن و کاری بە حاڵی لێ داوا نەکەن. موقتەدا سەدر ڕای دەگەێنێت ئەگەر ئەم هەفتەیە پەرلەمان دەنگ بە حکوومەت نەدات خۆپشاندانی میلیۆنی ئەنجام دەدەین. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لا ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە ئەگەر ئەم هەفتەیە پەرلەمان بۆ متمانەدان بە کابینەی نوێی حکوومەت کۆ نەبێتەوە یان دەنگ بە حکوومەتێکی دوور لە پشکێنەی سیاسی نەدات ڕاستەوخۆ خۆپشاندانی ملیۆنی ئەنجام دەدەن و لە ناوچەی سەوزی بەغدا مان دەگرن. ئاماژەی بڵۆش کردووە دەبێت کاری لە پێشینەی حکوومەتی نوێ دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پێشوەخت بێت. ئەنە کەسە ڕای دەگەێنێت داواکاریەکانی پەیەدا خزمەت بە یەکڕیزی ناکات. سلێمانی ئۆسۆ ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنە کەسا لە میانەی بەشداری لە بەرنامەی ڕۆژەوی کوردستان 24 ڕایگەاند داواکاریەکانی ئەم دواییەی پەیەدا پەیامێکی خراپە و پڕ لە هەڕەشەیە. ڕاشیگەیان هەستەدا بەرامبەر ڕێگری لە داواکاریەکانی پەیەدا بەرپرسیارە چونکە خزمەت بە یەکڕیزی کورد لە ڕۆژاوای کوردستان ناکات. ئەمڕۆ کۆنگرەی گشتی هەدەپا بەڕێوە دەچێت. ئەنجومەنی ئامادەکاری کۆنگرەی چوارەمی پارتی دیموکراتی گەلان هەدەپا ڕایگەاند ئەمڕۆ کۆنگرەی گشتی هەدەپا بەڕێوە دەچێت و هەر یەک لە پەروین بۆڵدان و مەدحەت سانجار خۆیان بۆ پۆستی سەرۆکی هەدەپا کاندید کردووە.
ئەنجومەنی ئامادەکاری کۆنگرەی هەدەپا داوا لە ڕێخستنەکانی پارتەکەی دەکات بە جۆش و فرۆشەوە بەشداری کۆنگرەی بەرەم بکات. رووسیا پشتیوانی خۆی بۆ سوپای سووریا لە شەڕی ئیدلیب دووپات دەکاتەوە. سێرگێ فرێشنێش جێگری وەزیری دەرەوەی رووسیا بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاند پشتیوانەکانمان بۆ سوپای سووریا لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان لە ئیدلیب بەردەوام دەبێت. ڕاشی گەیاند سوورن لەسەر دانوستان لەگەڵ تورکیا بۆ چارەسەرکردنی قەیرانی ئیدلیب. ژمارەی ئەو کەسانەی بەهۆی کۆرۆنا لە ئێران گیانیان لەدەستداوە گەیشتە 6 کەس. وەزارەتی تەندروستی ئێران ڕاگەیاندووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کەسێکی دیکە لەو وڵاتە گیانی لەدەستدا. وا ژمارەی ئەو کەسانی بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستدا گەیشتە 6 کەس. وەزارەتی تەندروستی ئێران ئاماژەی بۆش کردووە ئێستا بە گومانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا 785 کەس لەژێر چاودێریدان و لەو ژمارەیەش 28 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە چین کەم دەبێتەوە. لیژنەی تەندروستی چین ڕاگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوو تەنیا 397 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا تۆمار کراوە و بەراورد بە ڕۆژەکانی دیکە 500 توشبوو کەم کردووە. ڕاشی گەیاند کۆی گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە 76288 کەس. ئاماژەی بۆش کردووە تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوو 109 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. کورتەیەک لە هەواڵەکانمان پێشکەش کرد. دوایەوەی بەشێک لە دەرمانخانەکان نرخی دەمامکیان زیاد کرد، لیژنەیەک لە قایمقامەتی هەولێر سەردانی دەرمانخانەکانی شەقامی پزیشکانی کرد و 18 کۆگا و دەرمانخانەیان داخست. قایمقامی ناوەندی هەولێر بە کوردستان 24 ڕاگەیان ڕێگە نادەین هیچ کەسێک ئەم دۆخە بخۆزێتەوە و نرخی دەرمان و دەمامک زیاد بکات. سۆڤان پێم وابێ هەر شتێک کە ڕووی یاد یەکسەر ئەزمە دروستەکرێت لەلایەن هەندێک بازرگانەوە بۆیە قایمقامیش هەوڵیاوەکە ئەوە ڕێگری لێ بکرێت. بەڵێ ئەمە ئەتوانین باس لەوە بکەین کە ئەمە کە ئەم هەڵقۆستنەوە ینی تاوانی کە دەمامە گران ئەکەن و نرخەکەی ئەچێتە سەرەوە بۆ خۆیان لەوە چێک دەمامەک هەبێت بەڵام بەرزکردنەوەی نرخەکەەوە لە خەڵکەکات خەڵک تەسەوریەوە بکات کە قەیران هەیە لە هەبوونی دەمامک هەیە بەڵام بەرزکردنی نرخەکان تەنانەت بۆ بازرگارانش ئەبێتە هەڵقۆستنەوەیە کە بەو شێوەیە لەگەڵ هاڵاتیان هەر ئاماژەی بۆش کردووە کە چاودێری لەسەر نرخی پێداویستە پزیشکیەکان چ ڕەکرێتەوە و ڕێگە نادەین یاری بە نرخەکان بکرێت. ئەو دڵە ڕاوچێ هۆیەکەی چیەکەوا تووشی خەڵک بووە لەبەرەوە ئێمە لەلایەن لیژنەوەش خەڵک دڵنیا کراوە کە ئەو نەخۆشیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش تاکو ئێستا تۆمار نەکراوە ڕێو شوێنە پێویستەکان گیراونەتە بەر شوێنی پێویست ئامادەکراوە بۆ ئەو کەسانەی کە لە بەتایبەت لە وڵاتی ئێران دەگەڕێنەوە بۆ ماوەی 14 ڕۆژکە لەوێ دەمینێنەوە. ئێستا ئێمە بەدواداچوونەکانمان لە شەقامی پزیشکان و لە هەموو شوێنەکان دەکەین لەگەڵ لیژنەی بەدواداچوونی وەزارەت بۆ ئەوەی بزانین ئایا ئەو کەل و پەل و پێداویستیانەی پزیشکی بەتایبەت دەمامک یاخود دەستەوانە ئایا هۆیەکەی چیەکەوە خەڵکانی گرانیان کردووە ئێمە ڕێگە نادەینکەوە ئەو بارودۆخە قۆرغ بکرێت خود استیغلال بکرێتن کەوا کەسانێک کەلسن بازرگانی پێ بکەن. بە پێچەوانەی لوبنان و ئوردون ئاوەرەکانی ڕۆژاوای کوردستان و پەنابەرانی سووری لە هەرێمی کوردستان ڕێگەیان پێدراوە کار بکەن و بژێوی ژیانیان دابێت بکەن. ئەوە شوای کردووە ئاوارە و پەنابەران بتوانن لە ڕێگەی چەند پیشەیەکەوە کاری سربەخۆی خۆیان بکەن و کەمتر لە ئاوارە و پەنابەرانی دیکە پشت بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازی و بڕێیەکان ببەستن. خانمێکی ڕۆژاوای کوردستان لە دوای ئاوارەبوونی بەهۆی جەنگ لە سووریا ڕوو لە باشوور دەکات. بەهۆی ڕەخساوی مۆڵەتی کارپێدان و سەرپشک بوون لە کاری بازرگانی ئێستا توانیوێتی لە هەرێمی کوردستان درێژە بە ئەزمموی کاری ئارایشگاکەی بدات و سەردانکەری تایبەت بە خۆیشی هەبێت. وڵاستکاری ساڵۆنێت کەم ئەژبەر
اشم اجي بجم از جيانا خو بكم از مصرفها خو درخم يعني دنيا بشل نابه اجبر فينا از نوكا في صالونا من بري هنجي الرجافا بجيم از خدان صالون بوم مشول ذكر يعني حتى نوكا جيس حر بردوام وتشتي جرينتر أوى تشتكي يعني هر والله تكي بيش كفنا تشتكي ده هي نشرت أفتشت أم هو تنيجي يورش أوفيا أو ورايا ما جود أجرب الكوك كارك أنجام دت وكي ما والله باشورة عنا تشتري جانتر مدرسة ثقافة كودي بينا فيري كودي جانتر هيت عنا مانەوەیان بۆ زیاتر لە 10 ساڵ ئەم هەستەیان بۆ دروست دەکات کە ئەم وڵاتە وەک وڵاتی خۆیان بزانن و لە پەنای بەدەست خستنی بژێوی ژیان توانا و ئەزممویشیان بخەنە گەڕ لا خزمەتکردن بەو ناوچەی لی نیشتەجێکراون. هلا صرنا 8-9 سنين هون وائمە تەمەنێکە لێرەین ناکرێت چاو لەوە بکەین کە ڕێکخراوەکان تەنها یارمەتی دەرمان بن دەبێ خۆمان هەوڵ بدەین هەر وەک چۆن لە سووریا کارمان دەکرد هەر چەندە پرۆژەیەکی بچووکیشیان هەبوو بێ لێرەش بە هەمان شێوە پشت بە توانای خۆمان ببەستین. جمعيات الخيرية بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری پەنابەران ئێستا زیاتر لە 242,000 پەنابەری سووریا لە هەرێمی کوردستان دەژین کە 92,000 لەو پەنابەرانە لە کەمپ و خێوەتگەکانن و ئەوانی دیکەش نیشتەجێی شارۆچکەکانی هەرێمی کوردستانن. هەرچەنە زۆربیان ئاوارەیە پەنابەری ناوچەکانی دیکەی کوردستانن بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و شەڕێکە ڕویان کردوتە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەشدا پەنابەران یاخود ئاوارەکان بەهرەمەندیان هەیە زۆر جار یاخود خاوەن پیشەیەکن وێ ئەمەوای کردو لە هەرێمی کوردستان زیاتر هەلی کارکردنیان پێ بدرێ یاخود ئیش بکەن هەلی ئەویان بۆ ڕەخساوە کە بتوانن بەهرەکانیان یاخود ئەو کارانی ئەو پیشانەی هەیەە بیخەنە ڕوو ببێت بە بەشێک یعنی بۆ بژێوی ژیانیان هەم بە خزمەتێکیش بۆ کۆمەلگا و بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەریانن. بەڵێ تەنانەت ئەزممویش کەسانێک کە لە وڵاتێکی تر ئەژین هەڵگری کولتوری شوێنێکی ترن ئەزمموونێکی تریان هەیە لە ڕووی کارکردنەوە شێوازەکەی جیاوازترەوە تێکەڵبوونی ئەم کولتورانە و هێنانی ئەو ئەزممونە بۆ ناو هەرێمی کوردستانیش سوودێکی خۆی حتمما هەر ئەبێت. ئێستاش بۆ زانینی کەش و هەوای شارەکانی کوردستان بە یەکەوە بینەری کەش و هەوا بین زین لەکوێ بارانە لەکوێ جەوەکە خۆش بووە.
بەڵێ هەروەک لە سەتایی پرۆگرامی ڕۆژباشەوە ئاماژەماندا بە گەشتیاری زستانە زیاتر بۆی کە باس لەو بابەتە بکەین و بزانی گەشتیاری زستانە لە هەرمی کوردستان چییە ئەم ساڵ بەهۆی بارێنبارینەوە لە زۆر لە ناوچە شاخاویەکان و هەروەها بەفریش گەشتیارێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ژمارەی گەشتیاران لە وەرزی زستان زیادی کردووە و بەرپرسانی کەرتی گەشتیاری بەردەوام کار لەسەر فراوانکردنی بواری گەشتیاری و زیادکردنی هاتنی ڕێژەی گەشتیاران لە هەموو وەرزەکان دەکەن. ئێستا ڕێژەی هاتنی گەشتیاران لە وەرزی زستان بەراورد بە وەرزی گەرما و هاوین جیاوازیەکی ئەوتۆی نییە و ساڵ لە دوای ساڵیش زیاد دەکات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە هەم پاکێجمان ئامادە کردووە و هەمیش میوانێکی تایبەتمان هەیە بە سەرەتا بەخێرهاتنی میوانەکەمان کرد و بانگشتیکەین بۆ ناو ستۆدیۆ کابەڕێز نادر ڕۆستی گوتەبێژی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە فەرمو. ئێوە بڕۆن با من پرسیارەکەم بێتم. نادر بەخێر بێت. زۆر سپاس. ڕۆژ باش. بەخێر هاتیت بۆ ناو ستۆدیۆی ڕۆژباشی کوردستان 24. حتمما ئێوە ئەوەندە ئاگادارن لە کەش و هەوای کوردستان و هەروەها ناوچە گەشتیارەکانی کوردستان بۆیە دەمانەوێت بە چەند پرسیارە دڵخۆشمان بکەن کە کوردستانی ئێمە چۆن پێشوازی لە گەشتیاران لە هەموو وەرزەکان ئەکات بۆیە وەرزی گەشتیاری زستانەش لە هەرێمی کوردستان ئەمانێ بزانین لە چ مانگێک دەست پێکا بە پێی کەش و هەوابێت لە چ مانگێک ئێمە ئەتوانین پێشوازی لە گەشتیارانی زستانە بکەین. سەرەتا سلااو بۆ ئێوە سلااو بۆ بینەرانی بەڕێز بەیانی هەموو لایەک باش. گەشت و گوزاری دستانە یەکێکە لە جۆرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان چەند جۆرێکی گەشت و گوزار هەیە دەتوانین بڵین هەتا 12 تا 15 جۆری گەشت و گوزار سوودی لێوەربگرین بەڵام بەپێی کات و بەپێی پەرەپێدان و پێشخستنی ئەو جۆرانە گەشت و گوزار خۆشببختانە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانین برێن 6 جۆریان بە تەواوی ئەکتیڤ و کاری لەسەر کراوە و گەشتیاری بۆ دێت بۆ هەرێمی کوردستان یەکێک لەوانە گەشت و گوزاری جستانەیە. گەشت و گوزاری دستانە لە مانجی 12 پێش سەری ساڵ و بە تایبەتی لە سەری ساڵ دەست پێ دەکات لە ئاهەنگەکانی سەری ساڵ گەشتیارێکی باش دێ بۆ هەرێمی کوردستان و هەروەها مانجی 1 و مانجی 2 بەردەوام گەشتیار دەبن تەنانەت هەندێک جار بۆ مانجی 3 لە گەشت و گوزاری دستانە لە مانجی 12 و 1 و 2 گەشتیاران دێن بۆ هەرێمی کوردستان وەکو ئاماژەتان پێدا جێگای خۆشحاڵیە کە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو نییە وەکو 10 ساڵ پێشی ئێستا 5 ساڵ پێشی ئێستا خۆشببختانە جیاوازیەکی زۆر نییە لە نێوان ژمارەی گەشتیاران لە جستان و لە هاوین و لە بەهاریشدا هەرچەندە جاران وابوو کە زیاتر واباو بوو گەشت و گوزار لە هەرێمی کوردستان یەکوەرزەیە تەنیا لە هاوینان گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە دەستەی گەشت و گوزار لە 2011 پلانێکی دانا ئەم پلانە تا 2025 بەردەوام دەبێت بەردەوام کارمان لەسەرەوە کردیە بتوانین بۆ هەموو جۆرەکانی گەشت و گوزار و لە هەموو وەرزەکان گەشتیار لە هەرێمی کوردستان ئامادەی هەبێت بێگومان ئەمەش بە کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک تاکتیکی جۆرا و جۆر کارمان لەسەر کردووە بۆ ئەم بابەتە بۆ نمونە لە دستانان کە بەفر دەبارێت ئێمە هەوڵ دەدەین بیقۆزینەوە کۆمەڵێک چالاکی لەناو بەفرا ئەنجام بدرێت هەر لە 2014ەوە دەستمان پێکرد ئیتر ئەگەر بە بوار هەبوو باسی چالاکیەکانی شەکەین و هەروەها بەپێی پەرەپێدان لەناو ئێستا لەناو پلانی خۆمان داناوە کە شوێنی گەشتیاری خزمەت گوزاری گەشتیاری ئەمانە لە هەرێمی کوردستان بۆ وەرزی جستان زیاد بکرێ و جگەلەوەی هاوڵاتیانیش درچیان بەمە کرد گەشتیاران درچیان بەمە کرد کە لە جستانیش هەرێمی کوردستان چۆن لە هاوین سوودی لێوەردەگیرێت لە جستانیش دەتوانین بە سروشتێکی جیاواز بە دیمەنێکی جیاواز سوودی لێوەربگرین بۆیە کارکردن لەسەر ئەم بوارە ئەنجامی باشی هەبووە جێگای دڵخۆشیە و لە وەکو ئاماژەمان پێدا دەتوانین بڕێن ئێستا لە هاوین و لە جستان بە هەمان شێوە گەشتارێکی زۆر دێ بۆ هەرێمی کوردستان. کاک نادر پێشەوەی پرسیارەکەم کەم بابەیەکەوە بینەری ئەم پاکێجە بین کە تایبەتە بە گەشتیاری زستانە. ئەگەر هاوکارانمان
پاکێجەکەمان بۆ پێچت جارێ پاکێجەکە ئامادە نەبێت بۆیە با پرسیارەکەم بکەم کاک نادر چ ناوچەیەک گەشتیاری زستانی ینی ئەو ناوچانەی کە گونجاون تایبەت لە زستانە بێتە ناوچێکی گەشتیاری و گەشتارێکی زۆر ڕووی تێبکە ئەو ناوچانە زیاتر کوێن ئێمە دەتوانین هەرێمی کوردستان بۆ دوو ناوچەی سەرەکی دابش بکەین ناوچەکانیش بۆ چەند ناوچەیەکی تر دابش بکەین بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە دستانە گەشتیاریمان هەیە بۆ ناو شار هەمانە و گەشتیاریشمان هەیە بۆ ناوچە سیاییەکان هەمانە ئەوەی ناو شارە لە هەرێمی کوردستان ئێستا وەکو جارانیە بازارکردن هەیە زۆرێک لە گەشتیاران دێن لە وەرزی زستان سوود لە مارکێت و لە بازار و لە مۆڵەکان و ئەو جم و جۆڵە وەردەگرن و دێن لە چالاکی بۆنەی جیاجیا بەشداری دەکەن و جگەلەوەی جم و جۆڵی گەشتیاری زستانش ئەگەر لێرەش هێشتاکە و ئەکتیڤیتەی نەبیت و ئەو چالاکی نەبی بەڵام لە دنیا وایە لە دستان لە وەرزی دستان خوێنکار و قوتابیان دەتوانن سەردانی مۆزەخانەکان بکەن سەردانی شوێنەوارەکان بکەن سەردانی شوێنە زانستیەکان بکەن واتە گەشتی دستانە و گەشتی زانستی پێکەوە ئەنجام بدەن لەم بارە جم و جۆڵێکی باشەیەوە ئێستا مژدە بدەین بە هاوڵاتیان ئێستا ئێمە سەرقاڵی ئەوەینە کە بتوانین مۆزەخانەکانمان لە پشوو لە دوای دەوامیش بەردەوامیان هەبێت بۆ ئەوەی بتوانن هاوڵاتیان لە دوای دەوام سەردانی مۆزەخانەکان بکەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زنجیرەیەک کۆبوونەوە لە ناوبینی بەڕێوەبەرانی مۆزەخانە و شوێنەوار و ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار ئەنجام درراوە سەرقاڵی ئامادەکارینە بتوانین ئەمە بە باشی بەڕێوە بچین و جگە لەوەی ڕایدەگەینین کە لە ئێستا هاوڵاتیان و گەشتیاران و قوتابیانیش دەتوانن بستنە مۆزەخانەکان لە بەیانیان بەڵام ئێمە سەرقاڵیەوەین لە پشوو و هەروەها لە دوای دەوامیش ئەمە جێبەجێ بکەین ئەمە وەکو ناو شار جگە لەوەی وەکو ناو شار دەرەوەی شارمان هەیە ناوچە سروش جوانەکانی هەرێمی کوردستان کە ناوچە سیاییەکانن هەر لە دهۆکەوە پێدابین لە بەتایبەتی لە دهۆک چایگارە زۆر بەناوبانگە واتە برین دەڤەری ئامێدی بە شێوەیەکی گشتی کەشوهاوایەکی سارد و بەفراوی هەیە بەردەوام ئەگەر بەفر بێت لەم ناوچەیە بەفر دێت و بۆیە دەتواندرێت سوودی لێوەربگیرێت کە بین لە هەولێر وەکو چای حەسەن بەگ و برین هەر لە دهۆک ببینینەوە سەری سادە لە ئاکرێ و لۆفەکانی پێرس لەوێ بەردەوام خەڵکێکی زۆر و زۆر جار دیمەن و فۆتۆش بڵاو دەبنەوە کە گەشتیارێکی زۆر ڕوو لەو شوێنان دەکە هاوڵاتیەکی زۆر ڕوو لەو شوێنان دەکە بین بۆ ناوچەی هەولێر لە هەولێر چای حەسەن بەگمان هەیە چای کۆڕەکمان هەیە ناوچەی باڵەکایەتیمان بە گشتی بە حاجۆمەران و بە سەکران و بە چای هەڵگۆرد و بە کۆمەڵێک چای دیکە هەموو سپی پۆش دەبن ئێستاش هەر سپی پۆشن و دیمەنێکی زۆر جوانیان هەیە بچین بۆ لای سلێمانی دیسانێ لە گۆیزە و ئەزمەڕ و پیرەمەگرون و بڕۆ بۆ لای هەڵەبجە لەوێ هەتا دەچینەوە لای سەرتەشی بەمە ئەوانە و پێنجوێن ئەمانە هەموو سروشتێکی جوانیان هەیە گەشتیار دەتوانن هاوڵاتی دەتوانن سەردانی ئەم شوێنان بکەن چێژ لە یاری و چێژ لە دیمەنەکانی بەفر وەربگرن وەکو دەشبینن لە ڕۆژانی پشوو بە تایبەتین ڕۆژانی هەینی ڕێگایەکان بەبەر ناکەن ئێستا بۆ نمونە ئەوەندەی لە هاوین ڕوابکە من ئەو هەفتەی ڕابردوو بە تەجروبە چووی دەرچوین وتم بە دیمەنەکان ببینین چوم لە دیمەنەکان ئەلێرە لە هەولێرەوە جادەکە پڕ لە سیارە بوو هەتا دەگەیشتی بە شەقلاوە لەبەرەوەی دەوروبەری شەقلاوەش لە بیرمانەتی چیای سەفین ئێستا بەفرێکی زۆری لێباری بوو خەڵکێکی زۆر دەیویست سەردانی بکات واتە ئەو ئاپۆڕە و ئەو هاتوچۆی من بینیم ئەگەر برم لە هاوین نەمبینیوە ئەوەکو جموجۆڵی هاوڵاتیان بەشێکیشان تەمان بێگومان گەشتیار بوون بێگومان هەر لە سلێمانیش بە هەمان شێوە بوو کاک نادر بەرەو مێرگەپان و ئەوانە ڕێگە چۆن بەهار خەڵک ئەڕوا بۆ سەیران بە هەمان شێوەش لەم زستانە ئەو منتیقەیە بەو شێوەیە قەرەباڵغی و گەشتیاری پێوە بوو کەواتە دەتوانین لەمە دووە بڵێن هاوینە هەوارمانیە دستانە جەنابەت جەختت کردەوە سەر مۆزەخانە کە کار بۆ ئەوواکەن کە مۆزەخانەکە گەورەتر بکەن یاخود زۆر لە پشوانە دوای دەوام سوودی لێوەربگیرێت بەڵێ ئمە مۆزەخانەی سلێمانی دووهەم مۆزەخانەی گەورەیە لە دوای مۆزەخانەی عێراقەوە و هەروەها کتێبخانەی بەدرخانیەکان لە بووکی کوردستان لە دهۆک ئەوەمان بیر نەچێت کە گەشتیاران ئەتوانن بە خواردنەوەی کوپێکی قاوەی گەرم یان چایەکی گەرم کاتی پشوو ئیسراحەتی خوان لە ئەو کتێبخانەیە
بەسەر بەرن ئەوش لایەنێکی تری گەشتیاریە لە دهۆکی ڕەنگین و هەروەها ئاکرێ و ئەو شوێنانی تر من هەر بۆ زانیاری بەڕێستان لە سلێمانی نزیکەی 4 مۆزەخانە جگە لە مۆزەخانە کلتوریەکان ئێستا زۆر بووینە کە هەندێکیان لەلایەن هاوڵاتیانەوە بەڕێوە دەچن و هەندێکیشان هەر شوێنی پشودانم خۆت گوتنی بووینەتە جێگای کللتوری و خەڵک دەتوانێت سوودیان لێوەربگری و کاماژت پێدا و لە هەولێر زیاتر لە 8 مۆزەخانە هەیە ڕەنگە خەڵک هاوڵاتیان بە ئاسانی و بابەتانە نەزانوە نەزانن کامە و کامە مۆزەخانن کە لە ئێستا دەتوانن سەردانیان بکەن دیسا لە دهۆک سوێ چارێکمان هەیە لە گەرمیان هەمانە لە وەرزەی لە هەر هەمویان سوودوەردەگیرێت و هاوڵاتیان دەتوانن ئاشنا بن بە شارستانیەتی هەرێمی کوردستان و بە کللتوری هەرێمی کوردستان کە زۆر دەوڵەمەندە و دەتوانن بڵێم یەکێکە لە ناوچە هەرە دەوڵەمەندەکان و دەتوانین برین هەرێمی کوردستان لانکەی سەرهەردانی مرۆڤایەتی و سەرهەردانی ژیان بووە لەوێ ژیان بۆ شوێنەکان دیکەش ڕۆیشت بەڵێ کاتە خۆتان وتەنی جیاوازی چییە لە هاوینە هەوار و زستانە هەواری هەرێمی کوردستان بەڵێ هاوینە هەوار بەردەوام ئەوە بووینە کە لە هاوینان مەسەلەن هاوڵاتی چ گەشتیار لە شوێنی خۆیان بەجێ دێرن دەچن بۆ ناوچەیەکی فێنێک ناوچەیەکی بەرز لە هاوینان بۆ ئەوەی سوود لە فێنچی ئەو شوێنە وەربگرن و سوود لە دیمەنەکانی وەربگرن بۆ ڕۆژێک زیاتر هەتا هەفتەیەک هەتا مانگێک و هەتا زیاتریش کە دەمێننەوە ئەو شوێنە ئەگەر خزمەت گوزاری پێویستی تێداکرابی لە ڕووی گەشتیار دەکرێت ناوی برین هاوینە هەوار بەڵام ئەگەر خزمەت گوزارەکانی وەکو پێویست نەبی دەتوانین هەر برین هەوار یا هەوارگە هەوار یا هەوارگە لە هەرێمی کوردستانی ئەم شوێنانە دابەش دەکرێن بۆ دوو شوێن بۆ دوو جۆر جوێنێکیان کە خزمەت گوزاری باشە شوێنێکیشیان کە خزمەت گوزاری هێشتا لە خۆناغی سەرەتاییدا تا دەگاتە هەندێک جار دەگاتە کۆمەلگایەکی گەشتیاری گەورە بەنسبەت دستانە هەوار پێشتر تەنیا بۆ ناو بەفر وەکو سروش دەچون بەس ئێستا کە بۆ نمونە لە هاوینان خەڵک حەزی لێیە بچێت لە هەمان شوێن کە بەفری لێ دەبارێت لە جیاتیەوەی بەس بچێت و بگەڕێتەوە دەتوانێت وەکو هاوین هەوارێک لەوە بمێنێتەوە بۆ نمونە لە باڵەکایەتی چەند گوندێکی گەشتیاری هەیە و هەندێک خەڵک حەزی لێیە بچێ شەو لەوێ لەناو گوندە گەشتیاریەکان بمێنێتەوە چۆن لە هاوینە هەوار دەمایەوە لە دستانە هەواریش بمێنێت کاک نادربا بەیەکەوە ئێستا بینەری پاکێجەکە بین ئامادەیە کە تایبەتە بە گەشتیاری زستانە بەفربارینی ئەمجارە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراقیشی گرتەوە بەڵام ئەمە وای نەکردووە ئێرە بە چۆڵی ببیندرێت بەفری باری و لێرەی چیای کۆڕاک بەراورد بە زۆر شوێنی دیکە زیاترە هەرەمە شۆکاری هاتنی ئەو ژمارە زۆرەی گەشتیارانە و زۆر بەشیان لە شارەکانی خوارو و ناوەڕاستی عێراقەوە هاتوون. كان احنا اول مرة اجينا فمش المكان هواي عجبني بصراحة ان شاء الله هاي مو اول مرة حكررها انا وصديقتي ان شاء الله وان شاء الله نكررها بصراحة بدل ما واحد يسافر لروسيا يجي هنا بجبل كورك شيء حلو يعني واحد يستمتع به گەشتیاری زستانە لێرە بوژانەوەی خێرای بەخۆیەوە بینیوە و ئاماری هاتنی گەشتیار بوو لە هەڵکشانە و ئەمەش بەرپرسانی کەرتی گەشتیاری دڵخۆش کردووە. ئەم گەشتیارانەی کە پێشتر دەهاتون تەنها بۆ چای کۆڕەک بوو ئەم ساڵ نەوەستاوە بە چای کۆڕێک بەڵکو چای حەسەنباگ هەروەها حاجیۆمەران گەشتیار دەیانەوێت تەوەسوعکەن لە بۆ هەموو ئەو ناوچانێک کە بەفریات تایدا دەمێنێتەوە بچن لە بۆ ئەو شوێنانە ئێمە هەمە هەنجی باشمان کرد لە کۆمپانیا گەشت و گوزاریەکان بە ئەوەی ئەم ساڵ ڕۆژانە سەروی 40 کۆسەر 50 کۆسەر دەستێ بۆ حاجیۆمەران بۆ حەسەنباگ دەمانەوێت ڕێژەکە زیاتر بەرەو بەرزبوونەوە بین. لە دەستپێکی وەرزی بەفربارین تا ئێستا 250,000 گەشتیار هاتوونەتە دەبەری سۆران لە ساڵی ڕابردوو تا ئەو کاتە 200,000 گەشتیار بووە. ئەو دەڤەرە کە لە سەدانەوەدی گەشتیاری زستانە لە سنووری هەولێری پایتەخت پێک دێنێت تا کۆتایی وەرزی زستانیش پێشبینی هاتنی 400,000 گەشتیار بۆ ئەو ناوچەیە دەکرێت. زۆرترین هەواڵەکانی ڕۆژانی ڕابردوومان تایبەت بوون بە بەفربارین و دروستبوونی ئاستەنگ لە ڕێگا گشتەکان و سەختبوونی ژیانی خەڵک بەڵام لێرە ڕێک پێچەوانەکەیەتی بەفربارین بۆتەوەی پەیدابوونی سەرچاوی داهات و بوژانەوەی کەرتی گەشت و گوزاری زستانە
تەیفور محەممەد کوردستان 24 چیای کۆڕک ڕواندز. بەڵێ کاینادم بە یەکەوە پاکێجەکەمان بینیمان کە خەڵک لەبەر خاتری ئەو بەفرە بە تایبەتی خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق دێن لەبەر یاری خلیسکانی سەر بە پچکە لای خوان ئەو بەفرە نییە هەرچەند ئەم ساڵداری بە زۆر کەم و دایمە گلەیی لەوە ئەکرێت کە ئەو شتانی کە دەستەبەر بخرێت بۆ یاری خلیسکانی سەر بەفر نییە بەمەرجێ فستیڤالێک هەبووە کە پێشتر ئەنجام درراوە لە ساڵی 1950 لە سەردەمی مەلیکی ئەو فستیڤالەکراوە 5 ساڵ لەمە بەریش دەستی پێ کردووە بەڵام ئەو فستیڤالە چۆن پەری پێدەن چۆن ئەو یاری خلیسکێنێ سەر بەفرە گلەیەکانی خەڵک چۆن وا ئەکەن کە خەڵک گلەیی نەکات بەوارە دەست خۆش بی ئێمە لە 2014ەوە سەرقاڵی ئەو بابەتانەینە و یەکەم فستیڤالمان لە 2014 لە چای کۆڕک ئەنجامدا بە بەشداریکردنی کۆمەڵێک تیمی بیانی کە تیمی خلیسکانێ بوون ئەو کاتی لە هەرێمی کوردستان تیمی ڕاهێنرا و شارەزا نەبوون بۆیە پەنامان برد بۆ تیمە بیانیەکان و کۆمپانیا بیانیەکان کە بێن لە هەرێمی کوردستان هەتاکو و بتوانین لە ئاینە بیکەین بە نەریتێک لە هەرێمی کوردستان و وەهانی هاوڵاتیانی خۆشمان بدەین ڕابێن لەم جۆرە یاریانە خۆشبەختانە سەرکەوتوو بوون و دەنگدانەوەیشی زۆر باشی هەبوو دواتر شەڕی داعشی بەسەرداهات بەداخەوە کە نەمانتوانی وەکو پێویست چالاکیەکان ئەنجام بدەین بەڵام هەر بەپێی ئەو پلانێک کە کارمان لەسەر دەکرد ئێمە نەوەستاین و هەر زوو بەر لە هەموو کەرتەکان دەستمان بە چالاکی کردو کە سێبەری داعش دوورکەوتەوە هێزەکانی پێشمەرگە دەستیان خۆش بی سەرکەوتنیان بەدەستێنا و ئارامی بۆ هەرێمی کوردستان جارێکی دیکە گەڕایەوە بەپێی ئەو پلانەی ئێمە دامان نبوو دیسانێ بەگەڕمان خستە و کارمان لەسەر کرد دەستمان بە چالاکیەکان کردەوە فستیڤالمان دەست پێکردنەوە لە چۆمان و حاجۆمەران و هەروەها لە چای کۆڕاک و ئێستا لە 2 ساڵە لە پێنجوێنیش ساز دەکرێت ئەوەی جێگای خۆشحاڵیە و دڵمان زۆر پێی خۆشە ئێستا کۆمەڵێک تیمی خۆماڵی خۆجێیی پەیدا بوونە بۆ نمونە زیاتر لە 40 کەس لە پێنجوێن شارەزای ئەم جۆرە یاریەی خلیسکانێ بووینە لەسەر بەفێر لە چۆمان چەند گروپێک جیاجیانە هەر گروپی لە 5 کەس هەتا 10 تا 15 کەسی تێدایە و لە چای کۆڕک بۆ خۆیان جگەلەوەی کە جێگای دەستخۆشیە بۆ خۆیان سەرجەم ئامێرەکانیان و دابینکردگەی خلیسکانێ و شوێنی خلیسکانیان بە فەرمی کردوتەوە واتە لە هەموو کاتێکات تۆ دەتوانانی وەکو هاوڵاتی وەکو گەشتیار بچی هەم یاری بکەی هەم خۆشت ڕابهێنی چونکەوان ڕاهێنەریشیان هەیە ئەوەشیان جێگای خۆشحاڵیە و جگە لە تەنیا خلیسکانێت چەند جۆرێکی خلیسکانێشیان هەر لە چای کۆڕک دابین کردە مەسەرەن گەورە بچووک ئەوەی شارەزاوەی نەشارەزایە هەمویان دەتوانن سوود وەربگرن ئەوە نییە تەنیا لەسەر ئامێرەکانی خلیسکانێ لەسەر سکیەکان بتوانی یاری بکەیت هەیە ناتوانێت دەتوانێت هەر هاکەزایی یاری بکات و خشۆکەی لەسەر شێوازی کوردەواری کۆن هەیە و هەوڵ دەدەین ئێستا سەرقاڵی ئەوەی نەبتوانین لە ئامێدی و سۆلاب و دەوروبەریش لەوێندەرێش فستیڤال بکرێت و ببێتە شتێکی ساڵانە و تیمیش لەوێ دروست بکرێت ئەمە سەرەتاینە لەوێندەرێ بەڵام من چاوەڕێ دەکەم کە لەوێشیان سەرکەوتوو بین ئەگەر کەش و هەوایەکان ڕێ پێ بدەن ئەم ساڵەکە ڕەنگە پێنجەمین فستیڤال لە باڵەکایەتی لە چۆمان بەڕێوە بچێ ئێستا ئامادەکاریەکان لە خۆناغی تەواوبووندانە بۆ نمونە دوینێکە تیمی ئامادەکار چوو بۆ شوێنێک دەستنیشان بکات کە گونجاو بێت بۆ ئەوەی هەموو ساڵێک لە یەک شوێنانە بێ یاخود فستیڤالەکە بسوڕێ بە کوردستان هەر لە منتیقەکە لە ڕاچاوی هاوڵاتی بە ئاسانتر بگەنێ سیارە بە ئاسانتر بگەنێ خەڵک زیاتر سوودی لێوەربگری بۆیە دوونێکە تیمێکی پێکێنرا و چوو لەوێ سەرقاڵی ئەوە بوو کە شوێنێک کەربژێری پێم ئابی شوێنەکەشیان دەستنیشان کردوماوەتەوە کاتی دەستپێکردنی چالاکیەکەش دەستنیشانەکان و لە کۆڕەکیش چاوەڕێی ئەوەینەکە ئەگەر کەش و هەوا گونجاو بیت و لەبار بیت لە ڕەنگە وەکو زانیاریەکانی من هەمە ڕەنگە لەوێن دەرێش ئەنجام بدرێت و بەمەرجێ کەش و هەواکە گونجاو بێت لەگەر شوێنەکە چونکو لە شوێنێک و لە چایەک و لە ناوچەیەک کەش و هەوا جیاوازی هەیە و لە بیریشمان نەچێت لە پێنجوێن ئەم ساڵەکە هەفتەی سپی فستیڤالی خلیسکانەی بەڕێوە چوو لە چەند ڕۆژێر لە هەفتەکانی ڕابردوو کە خەڵکێکی زۆر بەشداری کرد ئەم چالاکی و جم و جۆڵانە زیاتر هانی گەشتیار دەدا گەشتیار بێ بۆ هەرێمی و زیاتر هانی هاوڵاتیانی خۆشمان دەدات کە لە هەرێمی کوردستانیش
ئەم جۆرە یاریە سوود وەرگرتن لە بەفر و لەزەت و چێژ وەرگرتن لە ناو بەفر بە شێوەیەکی سەردەمیانە و زائیدەن بە شێوەیەکی کللتوریانە سوودی وەرگرتن چونکە هەندێک جار هەر لە هاوڵاتی هەیە هەر حەزیان لێ هەر بۆ خۆیان خلیسکانێ بکەن لەسەر ئەهان لەسەر شتێکی بچووک دابنیشن و بخلیسکن لە شوێنێکی بەرز بۆ شوێنێکی نزم ئەوە لە ئەوەشمان لەبیر نەچی ئێستاکە کە ئەوەش گۆڕانکاریەکی گرنگە لە کەرتی گەشتیاری ڕوویدایە ئێستا لە هەرێمی کوردستان تیمی شاخەڕۆیی و شاخەوانی زۆر بووە ئەو تیمانە بەردەوام لە کاتی دستانە سەرکێشی دەکەن دەچن بۆ چیاکان و لە وەرزەکانی تریش دەکەن بەڵام پێشتر شتیوانە بوو ئەمەش هەم ناساندنێکە بۆ هەرێمی کوردستانەوە هەم هاندانی گەشتیاری بیانیشە کە بێن لە هەرێمی کوردستان سەرکێشی بکەن خۆشحاڵین کە ساڵانی ڕابردوو بە ژمارە لە لامانە کە ژمارەیەک تیمی بیانی بەردەوام هاتوونەتە ناوچەی باڵەکایەتی بەشداریان کردێ لە سەرکێشی بۆ چای سەر هەڵگۆڕبوون مونە هەفتەی ڕابردوو 4 مەتر بەفر لەسەر هەڵگۆرتەیە بەڵام تیمێکی سەرکێشی خۆماڵی توانی خۆی بگەنیتە سەرچای هەڵگۆرد ئەم جۆرە چالاکیانەش بەردەوام زۆر سپاس کاک نادر لەبەر نەبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ زانیاریەکانە ناتوانین زیاتر بەردەوام بین زۆر سپاس بۆ بەڕستان دەستان خۆش زۆر سپاس بەخێرهاتی زۆر سپاس زۆر سپاس ئێستاش پێکەوە بینەری بەهای دراوە بیانەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە ڕۆژانە گۆڕانکاریان بەسەردا بێت و ئێستا پێکەوە بەهای دراوەکان دەبینین کە چۆنە. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,500 دینارە 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 131,000 دینارە 100 پاوەندی بەریتانی 155,000 دینارە 100 لیرەی تورکی بە 20,000 دینارە 100,000 تومەنی ئێرانی 8,600 دینارە نرخی زێر لە بازاڕەکانی جیهان بەرز بۆ و لە هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسەر زێردا هاتووە مسقالێک زێڕی ئایارە 24 بە 318,000 دینارە مسقالێک زێڕی ئایارە 21 بە 280,000 دینارە مسقالێک زێڕی ئایارە 18 بە 240,000 دینارە. بەرزبوونەوەی نرخی زێڕیش دێنێ لە کارێکی وێبسایتەکەی خۆمان وێبسایتی کوردستان 24 بینیم کە باس لەوە دەکات نرخی زێڕ بەرز بۆتەوە لە دوای ئەم بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا وای کردووە کە نرخی زێڕیش بەرز ببێتەوە و دیارە پەیوەندیەکی ئابووری بێگومان لە نێوان بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە و دراوەکان و زێڕشێ بە تایبەتی زێر کە ماوەی پێم وا بێت ئەگەر هەڵە نەبم بۆ 7 ساڵ یا 5 ساڵ ئەبێت کە بەو شێوەیە نرخی زێر بەرز نەبووبەوە. نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت کۆرۆنا بەرگەی گەرمای عێراق ناگرێت. ئەدهەم ئیسماعیل نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق ڕایگەیاند ڤایرۆسی کۆرۆنا هاوشێوەی زۆرینەی ڤایرۆسەکانی دیکە بەرگەی گەرما ناگرێت و مەترسیەکانی کەم دەبێتەوە. ڕاشیگەیان گەرمای وەرزی هاوین لە عێراق توانای نەهێشتنی ڤایرۆسی کۆرۆنای هەیە. نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق ئاماژەی بەوەش کرد ڕێوشوێنی پێویست بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان گیراونەتە بەر و پێداویستیەکان بۆ پشکنینی توشبووان ئامادەن. دوای ساڵی 2019 ڤایرۆسی کۆرۆنا لە چین بڵاوبەوە تا ئێستا زیاتر لە 17,000 کەس بەهۆی کۆرۆنا لە وڵاتە گیانیان لەدەستاوە و نزیکەی 80,000 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوو. بەڵام پسپۆڕانی تەندروستی ئاماژە بەوە دەکەن کە ڤایرۆسی کۆرۆنا بەراورد بە پەتاکانی دیکە مەترسیدار نییە. بەڵێ بە جۆرێک لە 100 توشبووی کۆرۆنا کەسێک گیان لەدەست دەدات بەڵام لە ساڵی 2023 لە هەر دە توشبوو بە نەخۆشی سارس کەسێک گیانی لەدەستداوە. ینی ئێستا بەڕاستی هاوڵاتیان ترسێکی زۆریان هەیە لە کۆرۆنا بەڵام ئەوەش جێ مەترسێکی وانی ئەگەر خۆپارێزیەکانمان هەبێت بێگومان ئەو مەترسیە گەورەی نییە هەروەک چۆن ئێمە ئاماژەمان پێکرد کە لە 100 کەسە ئەگەر یەکێک گیان لەدەست بە تایبەتیش لە ناوچەکەی ئێمە کە بەرەو گەرما ڕۆین چالاکی ئەو ڤایرۆسە کەمترە بێتەوە. پێم وابێت هەر لەسەر ئەوە ئین هاوسێکمان ئامادە بوو پێکەوە بینەدێ.
5 مەترسی ڤایرۆسی کۆرۆنا دەخەینە ڕوو. مەترسی توشبوون بە ڤایرۆسەکە چۆنە؟ مەترسی توشبوون کۆرۆنا 2019 کەوتۆتە سەر ئەوەی ئێمە لە چ وڵاتێکدا دەژین، ئەو وڵاتانەی ژمارەی توشبوانیان زیاترە مەترسی بڵاوبوونەوەکە گەورەتر دەبێت. جگە لە چین ڤایرۆسەکە لە 30 وڵاتی دیکەی جیهان بڵاو بووەتەوە و زیاتر لە 500 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە دەرەوەی چین تۆمار کراون. شارەزایان و پسپۆرانی بواری پزیشکی دەڵێن ئەوانەی لە وڵاتەکەیانەوە بۆ وڵاتێکی دیکە گەشت دەکەن مەترسی توشبوونیان بە کۆرۆنا زیاترە، بۆیە پێویستە دەمامک ببەستن و بەردەوام دەموچاو بپۆشن. ڤایرۆسی کۆرۆنا چەند کوشندەیە؟ بەراورد بە ڤایرۆس و پەتاکانی دیکە ئاستی کوشندەی ڤایرۆسی کۆرۆنا زۆر نییە. بۆ نمونە لە جیهاندا ساڵانە 500 میلیۆن کەس بەهۆی هەڵامەتەوە گیان لەدەست دەدەن. لە کاتێکدا بە پێی دوایین ئامارەکان لە هەر 100 توشبوویەکی کۆرۆنا تەنیا کەسێک گیان لەدەست دەدات. لە 2003 لە هەر 10 توشبوویەکی سارس کەسێک گیان لەدەست دەدات. ئەم ڕێژەی مردنە بەهۆی کۆرۆناوە دەکرێت لە کاتی زیاتر بڵاوبوونەوەیدا گۆڕانی بەسەردا بێت. ڕێژەی مردن بەهۆی کۆرۆنا دەکرێت لە کاتی بڵاوبوونەوەیدا گۆڕانکاری بەسەردا بێت. تا چەند ئەکەری بڵاوبوونەوەی کۆرۆنا هەیە؟ لە 2013 ئەو کەسانەی تووشی سارس دەبوون زۆر ئاسان هەستیان پێدەکرا و نیشانەکان زووتر و ڕوونتر دەردەکەوتن. بۆیە دەبوایە نەخۆشەکان بە خێرایی خراپبووانەتە ژێر چاودێری چڕی تەندروستی. ئاستی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جیاوازترە. ئەو کەسانەی تووشی دەبن کۆکە و تایەکی کەمیان هەیە. بۆیە ئەگەری هەیە کەسەکە زوو هەستی پێ نەکات تا خێراتر بچێتە نەخۆشخانە و چارەسەر وەربگرێت. ئەمەش وا دەکات ئاستی بڵاوبوونەوە بەرزتر بێت، چونکە ئەو کەسانەی توش بوون ئاسان دیاری ناکرێن. خۆپاراستن لە ڤایرۆسەکە. ڤایرۆسەکە لە ڕێگەی کۆکە و پژمینەوە دەگوازرێتەوە. تا ئێستا زانایان و پزیشکان و بە تایبەتی وڵاتی چین سەرکەوتوو نەبوون لە دۆزینەوەی ڤاکسینگ دژی ڤایرۆسی کۆرۆنا. ڕێکخراوی تەندروستی جیهانیش نزیکەی ساڵێک بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ توشبوانی کۆرۆنای دیاری کردووە. هاوکات ئاماژەی بەوەش کردووە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێویستی بە 500 میلیۆن دۆلارە. پزیشکەکان داوا لە خەڵک دەکەن بۆ خۆپاراستنیان لە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام دەستەکانیان بشۆن. ماسکردن چەند گرنگە؟ دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و زۆری بەکارهێنانی ئێستا ڕێژەی دەمامک لە ئاستی جیهاندا کەمی کردووە. هێشتا گفتوگۆ و ناکۆکی لەسەر گرنگیدان و بەکارهێنانی دەمامک هەیە. بەشێک لە پزیشکەکان پێیان وایە بەکارهێنانی دەمامک هۆکاری سەرەکی بۆ خۆپاراستن لە کۆرۆنا نابێت، بەڵام ئەگەر ئەوانەی تووشی کۆرۆنا دەبن دەمامک ببەستن ئاستی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کەم دەکاتەوە. بەڵێ بە گوێرەی لێکۆڵینەوەی شارەزانی تەندروستی دەرکەوتووە کە هیچ یەک لە وڵاتانی جیهان خاوەنی ستانداردی پێویست نین بۆ پاراستنی منداڵان لە زیانەکانی ژینگە و تا ساڵی 2030 ڕێژەی دوانەوەکسیدی کاربۆن لە ژینگە زۆرتر دەبێت و منداڵێکی زۆرتر بەم هۆیەوە گیان لەدەست دەدەن. دوای ئەنجامی لێکۆڵینەوەی زانستی چل شارەزای تەندروستی لەسەر 140 وڵاتی جیهانی دەرکەوتووە. هیچ وڵاتێک لە جیهاندا ستانداردی پێویستی نییە بۆ پاراستنی منداڵان لە زیانەکان و کاریگەریە نەرێنیەکانی ژینگە. لێکۆڵینەوەمان لەسەر 140 وڵات ئەنجام داوە و ئەم ڕاستیمان بۆ دەرکەوتووە کە هیچ وڵاتێکی جیهان ستانداردی پێویستی بۆ پەروەردەی منداڵ نییە. هەرچەندە وڵاتانەی کە دەوڵەمەندترن وەکو هۆڵەندا، کۆریای باشوور و نەرویج بۆ پەروەردە و گەورەکردنی منداڵان بەراورد بە وڵاتانی دیکەی جیهان باشترن. وڵاتانی هەژاریش وەکو چاد، مۆزامبیک خراپترین وڵاتی جیهانن بۆ گەورەکردنی منداڵان. ئەو گروپە زانایانە لەو بڕوایەدان شێوازی پەروەردەکردنی منداڵان لە قوتابخانەکان، توانای تەندروستی و خۆراکی باش، دووربوون لە توندوتیژی و ژینگەیەکی خاوێن، ئەمانە هەمویان ئەو فاکتەرە سەرەکیانن کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر گەورەبوونی منداڵان دەکەن. ئەگەر چاو لە 10 ساڵی داهاتوو بکەینەوە ڕێژەی گازی پیسکەر لە ژینگە زۆر دەبێت، بە تایبەتی لە هەندێک وڵاتی جیهانی وەکو ئەمریکای باشوور و کەنەدا و ئوسترالیا و بریتانیا. ڕێژەی گازی دوانەوکسیدی کاربۆنی زۆر دەبێت. ئەمەش کاریگەری خراپ دەکاتە سەر تەندروستی مرۆڤەکان بە تایبەتی منداڵان. ڕێکخراوی تەندروستی جیهانی لەو باوەڕەدایە ساڵانە 1 لەسەر 3 منداڵانی جیهان بەهۆی پیسبوونی ژینگەوە گیانیان لەدەست دەدەن و لە هەردا منداڵ نۆیان لە ژینگەیەکی پیستا گەورە دەبن و ناتوانن
هەوایەکی خاوێن هەڵمژن و ئاوی خاوێنیشیان بۆ خواردنەوە دەست ناکەوێت هاوکات هەر بەهۆی پیسبوونی ژینگەوە کەش و هەوا تادێت گەرمتر دەبێت و ئەمەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی جۆرا و جۆر لە منداڵاندا دەنافەرێقی کوردستان 24. کچانی چیک بەوە ناسراون کە لە جوانترین ئافرەتانی ئەوروپان و سادەن بەڵام لە جوانی و جەمالیدا ئاسایی نین. ئارەزووی کچانی چیک جیاوازن لە ئارەزووی کچانی وڵاتانی دیکە کە ئارزەکان لە کچانی دیکە ناچێت. یەکێک لە تایبەتمەندیەکانیان ئەوەیە ئارەزوو دەکەن تەنیا لەگەڵ پیاوانی وڵاتەکەیان هاوسەرگیری بکەن. کچانی چیک بەوە ناسراون کە لە ڕوخسار و سروشدا ئاسایی نین ئەوان زۆر گرنگی بە خۆیان و جلوبەرگەکانیان دەدەن بە جۆرێک لە هەموو کاتێکدا سادەترین جلوبەرگی ئافرەتانی چیک تیشێرت و پانتۆڵێکە و جلوبەرگی تایبەت لەبەر ناکەن. کچانی چیک هەر لە تەمەنی منداڵیەوە فێری ئەوە دەبن چ جۆرە جلوبەرگێک بپۆشن کە جلوبەرگەکە لەگەڵ ڕەنگی پێست و جەستەیاندا بگونجێت. ئافرەتانی چیک جلوبەرگی کارکردن لەبەر دەکەن و بە شێوەیەکی سادە و ساکار قژیان دەبڕن کە لەگەڵ خۆیاندا بگونجێت. ئافرەتانی چیک هەمیشە بە کەمتر لە ئاستی تەمەنی ڕاستەقینەی خۆیان دەردەکەون و پیربوون بە ڕوخساریانەوە دیار نییە. هەروەها بەردەوام بۆنێکی خۆش و ڕوویەکی خۆشیان هەیە. ئافرەتانی چیک بە ڕێژێکی زۆر گرنگی بە میوە خواردن دەدەن و بەردەوام وەرزش دەکەن. زۆرینەیان ڕەنگی قژیان زەردە و چاویان شینە. ئەوان هەمیشە زەردەخەنە لەسەر لێوەکانیان هەیە. هەموو ئەوانش لە ئافرەتانی وڵاتانی دیکە جیایان دەکاتەوە. کچە قژزەرد و چاوشینەکانی چیک ئارەزووی پیاسەکردن لە کەش و هەوایەکی پاکدا و لێخوڕینی پایسکیل دەکەن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئارەزوو دەکەن هاوسەری خۆیان هەبێت خۆیان هاوکاری هاوسەرەکەیان بکەن و کاری تایبەت بە خۆیان هەبێت و خۆیان ژەمی خواردن لە ماڵەوە ئامادە بکەن. هەموو ئەو خواردنانەی ئافرەتانی چیک دروستی دەکەن پشت بە زانیاری ناو کتێبەکان دەبەستن. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی ئافرەتانی چیک ئەوەیە ئارەزوو دەکەن لەگەڵ پیاوانی وڵاتەکەی خۆیان هاوسەرگیری بکەن و نایانەوێت لەگەڵ پیاوانی بیانی هاوسەرگیری بکەن. وڵاتی چیک یەکێکە لە وڵاتانەی دەکەوێتە کیشوەری ئەوروپا و جوانترین ئافرەتانی ئەوروپا لە وڵاتەدا. بەڵام پێم وایە کچانی کورد هێشتا ئەفزەڵێتیان زیاترە لە کچانی چی بێگومان کچانی کوردستان و هەنێک لەو ناوچانەی کە دەروەی شارەکان ئەوەندە ناسک و جوانن بێگومان ئەوان مکیاجیشیان کرده بوو هێشتا بەبێ مکیاجیش پێم وا بێلەوان جوانتر هێشتا من ئەواڵم لە با بڵین ئین هاوسەکە باس لەوە کات خۆیان خواردنی ماڵ دروست دەکەن و زۆر سادەن و زۆر سیرەکەم هەموو ئەو تایبەتمەندیانە لە کچی کوردیشا هەیە خۆمان خواردن دروست دەکەین زۆر سادەن کچانی ئێمە و دایمە زەردەخەنیان بە لێوەوەیە بە تایبەتی بەڕاستی کچانی کوردستان بەسەر ئەو هەموو نەهامەتی و ناوچەیەکی ناسەقامگیر تا چەند ساڵە لەمە پێش هەبووە بەڵام لە شوێنێکا ژیاوین کە لەژێر کاریگەری جەنگ و ئەوانە بووینە بەڵام لەگەڵەوەشا بە بەردەوام کچی کوردستان کچێکی زۆر جوان لەگەڵی شابیرمان نەچێت زۆریش ئازان ئازایەتەکان خۆ سەری هەمووی ئەوە کردو داوەتەوە سەروی هەمووی پشووی کۆتایی هەفتە خەڵکی رووسیا جیاوازترا لەو پشوانەی کە بۆ کۆتایی هەفتە لە کەناراوەکانی دەریا و خۆرەتاوی گەرم بەسەر دەبرێت لەلایەن خەڵکانی وڵاتانی ئەوروپا. کۆتایی هەفتە فستیڤاڵی پێشبڕکەی دروستکردنی ماڵ و خانوو لە بەفر ساز دەکرێت بۆ دروستکردنی خانوو ماڵەکان لە بەفر مەرج و ڕێنمایی تایبەت دانراون و 10 ساڵە ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت. کەناردەریا و خۆرەتاوی گەرم بۆ بەسەربردنی پشووی کۆتایی هەفتە لێرە نییە. بە پێچەوانەوە لە کەنار ڕووباری نۆڤسی بێرسک لە کەشێکی بەستەڵۆکی سارد و پڕ لە بەفر زیاتر لە 100 ماڵە بەفرینە لە پشووی کۆتایی هەفتەی ڕووسیەکان وەک کێبڕکێ دروست دەکرێت. دروستکردنی ماڵە بەفرینە زانیاری تایبەت بەخۆی هەیە کاستوری و بەرزی دیوارەکانی چەند و چۆن بێت تەنانەت هەموو جۆرە بەفرێکیش بۆ دروستکردنی ئەم ماڵانە نابێت و مەبەست لە بەفری تایبەتە و بەفرەیە کە بەرگری
دروستکردنی ماڵە بەفرینە زانیاری تایبەت بە خۆی هەیە کاستوری و بەرزی دیوارەکانی چەند و چۆن بێت تەنانەت هەموو جۆرە بەفرێکیش بۆ دروستکردنی ئەم ماڵانە نابێت مەبەست لا بەفری تایبەت ئەو بەفرەیە کە بەرگەی فشار و بای توند بگرێ دەبێت دروستکردنی قاڵبە بەفرەکان بە شێوەیەکی ئەندازەیی بێت. خەڵکی سیبیریا یەکەم کەس بوون کام جۆرە ماڵەیان دروست کرد بەڵام تەنها ئەوان نین کە ئۆکلوز بەکاردەهێنن لە کاتێکدا کە زۆر ناچار بین و شوێنێک نەبێت کە شەوی تێدا بەسەربەرین دروستکردنی ئۆکلوز باشترین ڕێگەچارێ و هەندێک جار گەشتیاران کە لەم ناوچەیە گەشت دەکەن باش لەوە تێدەگەن کە چی دەڵێم و لە ماڵی لەم شێوەیە ماونەتەوە و بەکاریان هێناوە. فستیڤال یا ئەم پێشبڕکێیە ماوەی 10 ساڵ ئەنجام دەدرێت لە سەرەتا 5 ماڵی بەفری دروستکرا بەڵام ئێستا ژمارەی بەشدار بووان لەم فستیڤالە بەرز بۆتەوە و ژمارەی ماڵە بەفرینەکانیش بۆتە 550 ماڵ لەم پێشبڕکێیە تیم و گروپەکانی دروستکردنی ماڵە بەفرینە سەرکەوتنیان بەندا بە دابشکردنی کارەکان بە شێوەیەکی دروست و سەرپەرشتیکردنی لەلایەن کەسێکی شارەزا بۆ دروستکردنی هەر ماڵێکی بەفرینە تەنها 2 کاتژمێر و نیو مۆڵەت دەدرێت بە بەشداربووانی کێبڕکێکە. تیمەکەی ئێمە لە 8 کەسێک پێک هاتووە. ئێستا گوێمان لە سەرپەرشتیارەکەمان بوو کە دەیگوت تەنها 40 خولەکمان بەدەستەوە ماوە و پسپۆر و کەسی شارەزا لە تەکنیکی دروستکردنی ماڵە بەفرینە لە گروپەکەمان هەن کە کارەکانیان بەسەرماندا دابش کردووە بۆمان دەرکەوت کە هەڵەمان کردووە و دەبێت سەقفەکەی چاک بکەینەوە و سەقفەکە بکەینە شێوەی گومەزی. گەرماڵە بەفرینەیەک بە شێوەیەکی دروست و تەواو دروست بکرێت بەرگەی ئەوە دەگرێت کە ورچێک لەسەری دابنیشێ بەڵام لیژنەی داوەران لەم پێشبڕکەیە زیاتر بایەخ دەدەن بە بەرزی شێوازی گومەزی بوون و نەبوونی بۆشایی لە نێوان قاڵبە بەفرەکانی دیواری ماڵە بەفرینەکە. ئەگەر ژینگەی بەگشتی ژینگەی گۆیزەوی بتوان ینی بەرەو گەرمبوونی زیاتر نەڕوە بێگومان لە چەند ساڵی داهاتوو کەرتی گەشتیاریش لە هەرێمی کوردستان بۆ هیوایان بگاتەوە ئاستەی فستیڤاڵی لەو شێوەیە و خانووی لەو شێوەیە دروست بکرێت لە ناوچە بەفرینەکە. بەڵێ ئەمە ئەو بڕگە و بابەت و هەواڵانە بوو کە ئەمە ئەمڕۆ لە ڕۆژباشی کوردستان 24 پێشکەشمان کردن و ئێستا ستۆدیۆی ئێرە بەجێ دەهێڵین و پێکەوە بە چەند خولێکی دیکە دەچێن ستۆدیۆی هەواڵ و هەواڵەکانی کاتژمێر 8 پێشکەش.